دوای 21 ساعت کۆبوونەوە و گوێگرتن لە خوێندکاران، بافڵ جەلال تاڵەبانی ئەو بەڵێنانەی جێبەجێ کرد کە بە خوێندکارانیدا و هاوکاریەکانی گەیشتە بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگەکان و بڕیاری جێبەجێکردنی چەند پرۆژێکیش درا کە لەلایەن خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانەوە داواکرا بوون. دوای کۆبوونەوەکانی بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ خوێندکاران چەند بڕیارێکی گرنگدران و پێداویستی بەشە ناوخۆیەکان گەێنران و دەست بە نۆژەنکردنەوەیان کرا کە بریتین لە 2 بینای بەشە ناوخۆیی عەواڵ، 15 بینای کەمپی نوێی زانکۆی سلێمانی، 13 بینای بەشە ناوخۆیی کەمپی کۆنی زانکۆی سلێمانی و 2 بینای بەشە ناوخۆیی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی. تا ئێسام خزمەتگوزاریانە بۆ بەشە ناوخۆیەکان جێبەجێ کراوە. دابینکردنی پێداویستی بەشە ناوخۆیەکان لە غەسالە و تەباخ و کومبار و پێداویستیەکانی پاکردنەوە، نۆژەنکردنەوەی ڕووناکی ناوە و دەوروبەری بەشە ناوخۆیەکان، چاکردنەوە و دابینکردنی سیستمی ئاوی گەرم، نۆژەنکردنەوەی سیستمی ئاو و ئاوەڕۆ، دابینکردنی تانکی ئاو بۆ ئەو بەشە ناوخۆیانەی کە کێشەی کەمی ئاوی خاوێنیان هەبووە. تا ئێستا کاری لە 90 بەشە ناوخۆیەکانی عەواڵ و لە 20 بەشە ناوخۆیەکانی زانکۆی پۆلەتەکنیک و لە 45 بەشە ناوخۆیەکانی ناو شاری زانکۆی سلێمانی و لە 125 بەشە ناوخۆیەکانی کەمپی نوێی زانکۆی سلێمانی تەواو بوون. بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە و ڕۆژانی دواییش ئەو لیژنانەی لەلایەن بافڵ جەلال تاڵەبانیەوە ڕاستپێراون سەردانی شار و شارۆچکەکان بکەن و خەمڵاندن بۆ ئەو پێداویستی و داواکاریانە بکەن کە لەلایەن زانکۆ و پەیمانگەکانەوە دەخرێنە ڕوو. دوای خەمڵاندنەکانیش بڕیار لە جێبەجێکردنی پرۆژەکان و دابینکردنی پێداویستیەکانیان دەدرێت. ئەیوب ڕۆستەم نوێنەری خوێندکارانی کۆلێژی سەید سادق لەبارەی کۆبوونەوەی لەگەڵ بافڵ جەلال تاڵەبانی و جێبەجێکردنی داواکاریەکان دەڵێت پاش 9 ساعت کۆبوونەوە و خستنە ڕووی کێشەکانیان، بافڵ جەلال تاڵەبانی بڕیاری دروستکردنی بینایەکی سێنوهەمی بۆ کۆلێژی سەید سادقدا بە سەرجەم پێداویستیەکانیەوە و بەم جۆرەش کۆلێژەکەیان لەو کێشە 7 ساڵیە ڕزگاری بوو کە پێوەی دەناڵاند. خوێندکارەکە سپاسی بافڵ جەلال تاڵەبانی دەکات کە بە وردی گوێی بۆ گرتوون و بەڵێنەکانیشی جێبەجێ کردووە.